بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان هەفتێکی باڵای کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کۆبوونەوە. بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دوای کۆبوونەوەکان ڕاگەندراوێکی هاوبەشیان بڵاو کردە و تەکیدیان لە سەر هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە و دواخستنی ڕیفراندۆم کردەوە. بە میاندارێک لە بەڕێزان فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە سودوی سەرکی هەروە لە هەولێرەوە چالاک مهۆندیس ئەندامی جڤاتی گشتی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان جەخت لە هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی و دواخستنی ڕیفراندۆمەکەنەوە. وەفتاڵای کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر و عومەری سەید عەلی لە ڕێگەی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە شاری سلێمانی کۆبوونەوە. دوای کۆبوونەوەکە لە ڕاگەندراوێکی هاوبەشدا هەر هەڵوێستی خۆیان لەسەر پرسە هەنووکێنی هەرێمی کوردستان دووپات کردەوە. لە کۆبوونەوەکەی ئەمڕۆیان کۆمەڵ و گۆڕان نوێ داوای هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانیان کرد. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەی گۆڕان و کۆمەڵ داهاتوە دەبێت پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە بە جۆرێک کە یاسادانان و چاودێری خۆی بکات. دەربارەی دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. مامۆستا فاروق بەخێر بێن لەسەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە لەسەرتا لەوە دەست بکەین کاری هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە پێناوی چیدا یاخود ئێستا ڕەنگە پرسیاریەوە بکرێت چی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانی کۆکردێتەوە. بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان سواز و جەنابتان سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیانەوە پیرۆزبای جەژنی قوربانی پیرۆزشان لەکەین. دیارە ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانی کۆکردێتەوە ئەتوانین بڵێن مێژوویەکی هەیە کە گەڕێتەوە بۆ ساڵانی ڕابردوو کە سەردەمانێک ئەم دوولایەنە لەگەڵ لایەنی ترا پێکەوە ئۆپۆزیسیۆن بوون. ئەو کاتە پێکەوە هەماهەنگی و هاوکاری وە هەڵوێستی هاوبەش هەبووە پێکەوە و پاشانیش ئەگەر بێنە سەر ئەم خولەی پەرلەمان لەم خولەیە بۆ نمونە هەرێک لە بەڕێزان لە سەرۆکی پەرلەمان لە سکرتێری پەرلەمان لەم دوولایەنە سیاسیە بوون و پاشان ئەم دوولایەنە پێکەوە هاوکاری و هەماهەنگی و هەڵوێستی هاوبەشیانەوە لەمەر پرسەکانی هەرێمی کوردستان لە کاری پەرلەمانیە لە باشکردن و هەوڵدان بۆ باشکردنی گوزەرانی هاوڵاتیان و پێکەوە ئەم دوولایەنە لەگەڵ لایەنی ترا پێکەوە پرۆژە یاسایان هەبوو بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەگەر چی لایەنەکانی تر تا کۆتایی ڕێ هاوڕان نەبن بەڵام ئەم دوولایەنە تا یاسا لەسەر پرۆژەکانی خۆیان بەردەوامن و پێداگریەکەن و مەبەستمەوە کە بەرژەوەندی حیزبی یاخود بەرژەوەندی خەڵک ئێوەی کۆکردێتەوە. بەڵێ بێگومانە کە تۆ سێریکە یعنی کە تۆ باز لە سیستەمەکەی سیستەمی سیاسی بۆ وڵات بۆ کۆی خەڵکی کوردستانە باز لە باشکردنی ژیان و گوزارانی خەڵکی کوردستانەکەی بێگومان ئەمە ڕێک لە پێناو بەرژەوەندی گشت بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیاندایە و ئەگەر بێگومان تۆ ئەم دوولایەنە ئەگەر سێرکێک هیچ بەرژەوەندێکی حیزبی و یعنی دەستکەوتی شخصی و حیزبیان نییە هیچیان لەدەستانی هیچیان پێگەیشی گرنگی دەسەڵاتیان بەدەستەوە نییە و جمگەی ئابووری و جمگە حەزازەکانی ئەم وڵاتیان لەدەستانیە کەواتەوەی کە کۆی کردوونەتەوە هاوڵێستیە هەمانجیە لە پێناو بە سیستەمکردنی پرسەکانی ئەم وڵاتە و ڕخستنەوەی سیستەمی سیاسی و پاشان باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان و بە دامەزراویکردنی زیاتی دامەزراوە شەڕەکانی هەرێمی کوردستان وەک گێڕانەوەی شکۆ و هەیبەت بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان و دوجار ئەمە هەمووی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و بێگومان هەر شتێ کۆمەڵی ئیسلامی و هەروە بێگومان بزوتنەوەی گۆڕانیش هەر شتێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێ و بەرژەوەندی خۆی ئەزانێت کاتێن بەرژەوەندیەکانمان
لە خەڵکەوە سەرچاوی گرتووە نەک لە بەرژەوەندی حیزبی و شخصی و بەڵام بەرە هەیە کە لە بەرژەوەندی حیزبی و پارەوە سەرچاوی گرتە بێت لە بەرامبەر بەرەکەیەوە بێگومان خۆ ئەمڕۆ ئەبینین کە بۆ منە ئەوەی کە لە وڵاتەیە گوزەرێکە لە سەر کورسی دەسەڵات خەڵکانێکمانێ وازنیانێ لە بەرژەوەندی حیزبەکانیان وازنیانێ لە بەرژەوەندی ئابوورەکانیان وازنیانێ و خەڵکیان خسوودن ناڕەحەتیەوە ئەمڕۆ ئەبینین دەسەڵاتێک هەیە کە خەڵکی خسوودە نەهامەتیەوە لەم لاشەوە بەرەیەک هەیە داواکە خەڵک لەم نەهامەتیە دەربێندێ خەڵک لەو بارودۆخە خراپی کە بۆی دروست کراوە لەو قەرانەی کە قەیران لە دوای قەیرانە بەسەریا سەپێنراوە داواکە کە خەڵک لەژێر باری ئەو قەیرانە قورسانە بێنێتە دەرەوە ئەوە حکومەتە ئەوە دەسەڵاتە ئەبێ ئەرچی بە پرسیارەتی خۆی ڕاپەڕێنێ و ئەبێ بە ئەرچی خۆی هەستێ و ئەبێ ژیانی خەڵک باشکە بێگومان ئەبین دەسەڵات کە ئەمە ناکا بۆیە ئەمڕۆ بینین لایەنەکان بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی و بستنەوەی گۆڕان داواکارەکانن داواکاری خەڵکە داواکاری شەقامە داواکاری باشکردنی ژیان و گوزەرانە و داواکردنی سەروەری یاسایە پێشەمو شتێک چونکە هەموو ئەم کارانەی کە گوزەراوە کە بۆتە هۆی دروستکردنی ئەو قەیرانەکان بێگومان پێشەکردنی یاسایە بۆ نمونە پەرلەمانە پەکراوە بە چی یاسایەک بە نایاسایی پەکراوە بۆ نمونە سیستەمێکیان هێناوەتە کایەوە بەناوی سیستەمی پاشکۆتی موچە ئەمە نە سیستەمە و نەیاسایەکی لە پشەکەواتە کێشەی سەرەکی لەم وڵاتە کێشەی پێشەرکردنی یاسایە بۆ ئەمڕۆ بینین بزنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی داوای سەروەربوونی یاساکەن لە هەرێمی کوردستانە سوپاس دەکەم دواتە گەرم و لەبارەت لەسەر کۆبوونەوەکە و خاڵەکانی کۆبوونەوەکەش قسەی زیاتر دەکەن بچین هەولێر لای کاک چالاک زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانمە سەرکاری هاوبەشی نێوان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ئایم کار هاوبەشانی کە لە ڕابردوو لە ئێستاش هەماهەنگی هەیە تا چەند کاریگەری دەبێت بە ئاراستەی باشکردنی دۆخی هاوڵاتیان و گێڕانەوەی شکۆ بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان. بەڵێ ئێوارەتان باش سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانتان سڵاو ڕێزی تایبەت بۆ میوانە بە ڕێزەکەتان کاک فاروق جەژنی هەموو لایەک پیرۆز بێ هیوادارین ئەو جەژنی ئاشتبوونەوەی گشتی و جەژنی ئاوەدانی و سەرفرازی بێ بۆ میلەتەکەمان. ئێمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی دوو حزبی جیاوازین دوو ئایدۆلۆجیەتی جیاوازمان هەیە کۆمەڵی ئیسلامی خاوەنی ئایدۆلۆجیەتێکی ئیسلامیە ئێمە وەکو حزبێکی لیبرال ئایدۆلۆجیەتی تایبەت نامان بەستێتەوە بەڵام لەوەتەی گۆڕان دروست بووە کۆمەڵی ئیسلامی لە هاو هەڵوێست بوون لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا لە هەموو قۆناغەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیشدا هەماهەنگیمان هەبووە پرس و ڕامان بەیەک کردووە بەیەکەوە ئاگاداری چۆنێتی بەرەو پێشچوونی گۆڕان حەدەسەکان بووین لە کوردستان مووقیفمان لێک نزیک بووە زۆر جار مووقیفەکانمان لە بەیاننامە و لە پەیماننامە یەکی گرتوتەوە هاوڕابووین لەسەر ئەو حەدەسانی لە کوردستان ڕوودەدا لە ئۆپۆزیسیۆن بووندا لە حکومدا مووقیفمان یەک بووە لە تعریفکردنی ئەو دەسەڵاتێکی ئێستا خۆی سەپاندووە بەسەر کوردستاندا هەمان ڕێی و هاوڕابوون لەسەرەوەی دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان بەڵێ ئەم کاراوە بەشە بەڵێ ئەم کاراوە بەشە چی لە ژیانی خەڵک دەگۆڕێ یاخود چەند گرینگە بۆ گێڕانەوەی شکۆ بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان. بێگومان ئەو هەڵوێستانە ئەو هەماهەنگی نێوان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دوو هێزی سەرەکی لە کوردستاندا کە هاوڕابن لە پرسە چارەنووسسازەکانی ئەو کۆمەلگایەدا خزمەتێکی گەورەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکا بە تایبەتی لە قۆناغی ئێستادا لە مەسەلەی ئەو قەیرانە ئابووریەی کە دەسەڵات خۆی دروستی کردووە ئێمە لە دژی ئەو چەوسانە و ئابووریە وەستاوینەتەوە کە بەرامبەر میلەتەکەمان بەرامبەر کارمەندان و فەرمانبەران و
سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی گرتوتەوە. ئێمە هاوپەیمانی نێوان ئێمە و کۆمەڵی ئیسلامی پشتگیریەک و پشت و پەنایەکی ئەستورە باشە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم. دواتر دەگەرم و لای بەڕێز لەسەر خاڵەکانی کۆبوونەوەکە قسە دەکەین. مامۆستا گەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەمڕۆی کە لە بەیاننامێکی یاو بەشدا هەردوو لە کۆمەڵی ئیسلامی و زنەوەی گۆڕان داوا دەکەن کە کۆتایی بە سیستەمی پاشەکەوتی موچە بهێنرێت. ینی پێتان وایە ینی داهات هێرێمی کوردستان ئەوەندە زۆرە کە ئەم سیستەم بە تەواوەتی هەڵبۆشێتەوە چونکە حکوومەت ئێستا ئامادەنی تەنانەت لە سەدایەکیش دەستکاری سیستەمی پاشەکەوت بکات. بەڵێ بێگومان خاڵی یەکەمی بەلاغی ئەمڕۆی نێوان کۆمەڵی ئیسلامی بستنەوەی گۆڕان بریتە لە هەڵوەشانەوەی سیستەمی پاشەکەوت واتە موچە ئاسایی پێێتەوەکو لە ڕابردووە هەبووە. بێگومان ئێمە ئەبینی ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان متمانەی نییە بۆی کە حکوومەت هێرەم نەتوانێت موچەی تەواوەتی بە خەڵکی کوردستان. بەڵگەش زۆرە بوو ئەمە تۆ ئەگەر لە ڕابردووە راپۆرتەکانی وەزاری سامانە سروشتەکان کە زۆر گوماناویشن ئەوەی ئەسەلمان کە بارودۆخی ئابووری حکوومەت هێرێمی کوردستان زۆر ینی لە چاو ڕابردووە بەرباشی ڕۆشتووە. وێرە ئەوەی کە ئەمە لە هەموو 2007 تا یاسە راپۆرتێکی بڵاو نەکردێتەوە. ئەگەر دیقەت بێ ئەو کاتێک کە سیستەمی پاشەکەوتیان هێنا تەمان سیستەمی پاشەکەوت لە بینی دوو کەوانەیە ئەجناوە سیستەم نییە هێنا ئاراوە بۆ منە بە میلیۆن ئەفرۆشا بە نزیکی 25 دلار ئێستا لە سەر و 50 دلار کاتە داهاتی هەرێمی کوردستان بەراورد بۆ کاتێک کە سیستەمی پاشەکەوتی هێنا ئاراوە دوو بەرابەر بووە. ئەمە جگەلوێ کە داهاتی ناوخۆ باج و ڕسومات و گومرگ چەند بەرامبەر زیادی کرد کاتە بێگومان ینی بارودۆخی ئابووری حکوومەتی کوردستان باش بۆ واروە ئێوە پشتدەستورە بەوەی کە داهاتی ئێستا هەرێم زۆر لە موچە زیاترە و دەتوانێت وەکو پێشووتری لێ بکرێتەوە. لایەنە معنیەکانەوەی کە پێویستە بارودۆخی ئابووری لیژنەی ئابووری لە پەرلەمانی کوردستان وەسەرۆکی لیژنەی ئابووری و ئەندامەکانی هەموو دەڵێن کە بارودۆخی ئابووری کوردستان وای لات و کاتوانێت موچەی تەواوەتی بدات. بەڵام بێگومان بۆ نایدات ئەمە هۆکاری جیازی لە پشتەوە بۆیە ئێمە داواکەین کە پێویستە ئەو فشارەی کە لەسەر خەڵکی کوردستانە خەڵگیرێت کە لە ڕابردووە لە پێناو بەرژەوەندی سیاسی لە پێناو داواکاری حیزبیە بۆی خەڵک ڕازیکرد بە ئەوەی کە بێتە ژێرباری داواکاری لایەنێکی سیاسی و خەڵک تام دەقێژ ناتۆ ژێرباری ئەو داواکارانەوە خۆڕاگرە و داوای سەرۆری یاساکە بێگومان داوایەوە کە مافەکانی خۆشی بۆ بگەڕێتەوە بۆیە ئێمە لۆ سۆنگی و ئەمڕۆکە لە بەلاغی کۆبوونەوەی هاوبەشداهاتوە کە داواکەن کە پاشەکەوتی موچە هەڵبژیرێ و بێگومان هاوڵاتیان هەرێمی کوردستان موچە خۆران فەرامبەران لە بەرامبەرێک کە ئەریکیان لەسەر شانە مافێک شانێ کە مافەکان بریتێ لە ئەو موچەی کە بۆ بژێوی ژیانی ڕۆژانەیان پێویستە لە کات و سادی خۆیاندا بیادێت کەواتە بۆ چوونیەوە قەیرانەکە دروستکراوە بۆ فشاری سیاسی و دروستکراوە بۆی فشار دروست بکرێت دەنا شتێک نیە بەناوی قەیران. ئەگەر داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ دوو بەرامبەر زیادی کردووە لە بەرامبەردا دینارە لە موچەخۆران ناگیڕێتەوە ئەمە هۆکارەکەی چی ئەگە فشاری سیاسی نەبێ بەمەرجێ لە کاتی خۆیان وتیان ئێمە بەپێی مانگانە بەپێی زیادکردنی داهات مراجعی پاشەکەوتی موچە ئەکەنەوە بەڵام ئەبینی تا ئێستا مراجعان نەکردووە لەبەرەوە لە ڕابردووە ئەم سێ مانگەنا سێ مانگی داهات و سەرەتای ساڵی 2007 دواتیان کان لە نەورۆزە ئێساڵن لە مانجی نوێ لە سەربەندی ڕفراندۆمە ئێستا دەنگویەکەیە کە بۆ ساڵی داهات کاتە ئەمان ئانێ لەلایەک وەکو فشاری سیاسی بەرامبەر خەڵکی کوردستان بەکاری بێنن و ئەو حیزبانەی کە ناچنە ژێرباری داواکاری لایەنێکی سیاسی دەسەڵاتی سیاسی بۆی کە لە پێناو مل بۆ داواکاری ئەو لایەنە بدەن ئەمە لەلایەکەشەوە بۆی لە کاتی خۆیدا بۆ بانگەشەی هەڵبژاردن و بۆ حملەی انتخابی وەکو ئەو پارێک کە کۆیان کردوێتەوە وارووە ئەو موچەی کە مراجعی ئەکەنەوە بۆ دەستکەوتی حیزبی و بۆ حملەی انتخابی بەکاری بێنن. سوپاس دەکەم دەتەگرم وڵای بەڕێز کاک چالاک بگەرم وڵای بەڕێزت ئەگەر قسەیەکت هەبێت لەسەر مەسەلەوەی کە بەڕێزش وتت ئەم قەیرانێکی دروستکراوە قەیرانی دارایی دواتریش بینە سەر ئەو خاڵەکانی تری کۆبوونەوەکە کە باز لە مەسەلەی دواخستنی ڕفراندۆم دەکرێت بۆ کاتێک گونجاو ڕەنگە خەڵک بڵێت بۆچی ڕفراندۆم دوا بخرێت لە بەرکام مۆکارانە بۆچی ئێوە داوای دواخستنی ڕفراندۆم دەکەن. بەڵێ سەبارەت بە قەیرانی ئابووری ئێمە دڵنیاین لە 100% کە ئەو قەیرانە دروست کراوە
داهاتی حکوومەتی بەناوە حکوومەتی هەرێمی کوردستان چکە گوناحە پێی بڵێن حکوومەت بە هیچ پێوەرێکەوە لە حکوومەت و حکومڕانی ساغڵەم ناچێت بەڵام بە هەموو پێوەرێک داهاتی هەرێمی کوردستان زیاترە لە موچەی فەرمانبەران و تەنانەت بەشێکی زۆری خزمەت گوزاری ئەساسیەکانیش دەکەوەکو ڕێگاوبان و ئاو کارەبا و ئەو شتانە بۆیە ئێمە لە باوەڕداین ئەو قەیرانە دروست کراوە سزایەکی خەڵکی پێدەدرێ یاخود دەسەڵاتێکی ملهوڕە بێباکە باچی بە هاوڵاتیانی خۆی نییە بۆیە سزای دەدا و موچەکەی خۆی ناداتێکە شایستی خۆیەتی ئەوە سەبارەت بە مەسەلەی قەیرانی ئابووری سەبارەت بە مەسەلەی ڕێفراندۆم و دواخستنی ڕێفراندۆم کە لەو کۆبوونەوەی هاوبەشەی نێوان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیدا جاختی لەسەر کراوەتەوە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە دوا کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی بە بەیانێکی تۆکمە پتە و هاتینە دەرەوە یەکێک لە خاڵە هەر ئەساسیەکانمان ئەوە بوو کە ڕێفراندۆم ئەو ڕێفراندۆمە ڕێفراندۆمێکی حزبیە ڕێفراندۆمێکی تاکە کەسیە ڕێفراندۆم شێوازێکی یاخود وەسیلەیە بۆ گەیشتن بە ئامانجە پیرۆزەکان بۆ کە ئەویش دەوڵەتی سربەخۆی کوردیە ڕێفراندۆم بە قەناعەتی ئێمە دەبێ پایەکانی باش بن پایەکانی تۆکمە و پتە بن بۆ ئەوی بتوانێت ڕێفراندۆم پێدا تێپەڕێ بۆ ئەوی بگاتە ئامانجە پیرۆزەکە کە دەوڵەتی کوردیە ئەو پایانەی کە پێویستە بۆ دەوڵەتی کوردی کە ڕێفراندۆم وەسیلەیەکە بۆ ئەعلانکردنی دەوڵەتەکە یاخود وەسیلەیەکی مستەمسەکێکە بەدەست کوردەوە بۆ ئەوەی بەیانی لە مەحافلی دەولی و ڕسمیەکاندا جەختی لەسەر بکاتەوە ئەوەیە کە ئەو پایانە تەواو نین ئەو پایانە شکاون ئەو پایانە یاخود هێشتان دروست نەکراون پای ئەساسیەکان چین پای ئەساسیەکان ئابووریەکی سربەخۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە زاری سەرۆکی حکوومەتەکەوە 4 ساڵ پێش ئێستا گوتی ئێمە سیاسەتی ئابووری سربەخۆی خۆمان ئەعلان کردووە بڕیارمان لێداوە تاچی کورد دەکەین بە شەریک لە داهاتی نەوت ئەوە بینیمان چۆن تاچی کوردیان کردە شەریک موچەکەیان لێکردە ڕوبع موچە پایەیەکی تریان ئاشتەوایی سیاسیە ئاشتەوایی کۆمەڵایەتیە لە ناو خودی وڵاتەکەدا ئێمە لە ناو کوردستاندا ئەوڕۆ بەسەر چەند جەبهەیەکدا دابەش بووین جەبهەیەکیان بەرەو تورکیایە جەبهەیەکیان بەرەو ئێرانە جەبهەیەکیان بەرەو عێراقە هێندێکیان لە ناوخۆی وڵاتەکە ماوەتەوە ئەو جەبهانە دەبێت هەموو یەک بگرنەوە هەمویان دەوێت بێن لەسەر مێزێکی کوردەواری دابنیشن لە ناو کوردستانەوە یەک بگرن پشتی و پەنای یەکتر بن بۆ ئەوەی بتوان ببێتە پایەیەکی بەهێز بۆ ڕێفراندۆم پایەکی تری ئەساسی ڕێفراندۆم مەسەلەی دیبلۆماسیەتی دەولیە دەبێت تۆ بە کردەوەی خۆت دەبێت تۆ بە زانین و دڵسۆزی خۆت خەڵکی دەرەوە بڵین دەرو جیرانەکان تا وڵاتانی زلهێزە وڵاتانی ئەوروپای ئەوانە دەبێت بۆ خۆت ڕابچێشی ئەطفی ئەوان بۆ خۆت ڕابچێشی قەنەعەتیان پێبینی کە تۆ شایستەی ئەوەی بی دەوڵەت هەتاوەکو ئێستا ئەو ڕێفراندۆمە ئەوەندەی من بزانم نا دەرو جیرانەکان واتە دۆلە ئەقلیمیەکان نە ئەوروپا نە ئەمریکا نە هیچ وڵاتێکی تر پشتیوانی ناکەن هەمویان پێمان دەڵێن دوای خەن دیارە باش نییە ئەوڕۆ محسین ڕزایی کە کابرایەکی زۆر دەسەڵاتدارە لە جمهوری ئیسلامی ئێراندا هەر لە سەرەتای هاتنی خومینیەوە دەسەڵاتدار بووە ئێستاش دەسەڵاتدارە ئەوڕۆ وەکو هەڕەشە وتارێکی هەڕەشە ئامێز لە هەرێمی کوردستان دەکات دەڵێ ئەو ڕێفراندۆمە دوا بخەن ئێمە لە ناو وڵاتدا هێزێکی بەرچاوین هێزێکی سەرەچین ئەگەر تەزویر و درۆ دەلەسەی حکومڕانی نەبووایە ئێمە هێزی یەکەم دەبووین لە کوردستاندا کە وەکو بزوتنەوەی گۆڕان ئێمە لەگەڵ دواخستنین ئەوە برادران لە کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە هاوڕان لەگەڵ ئەوەی کە ئەو ڕێفراندۆمە دەبێت دوا بخرێ کە دەڵێن دوا بخرێ ئێمە تەنها عینادی نییە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان یاخود خودی کاک مەسعود بارزانی ئێمە لە بەرژەوەندی میلەتەکەی خۆمان دەڵێن ئەو ڕێفراندۆمە
کاتی گونجاو نییە وا دەکەی باش نییە ترسی ئەومان هەیە مەترسێکی گەورە هەیە کە بە خراپە بەسەر میلەتەکەماندا بشتێتەوە ئەو دام و دەستگایانەی ئێستامان هەرچەندە خوار و خێچ و گەندەڵن مڵچێکی نەتەوەین مڵچێکی نیشتیمانین دەبێت پارێزگاریان لێ بکرێ دەبێت بەرپرسانە لەگەڵی مامەڵە بکرێن بۆ ئەوی ئەو دەستکەوتانی کە هەتا ئێستا بە خوێنی شەهیدان بەدەستمان هێناوە ئەوانەشمان لە دەست نەچێت. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێزت مامۆستا ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەرم و لای بەڕێز قسە لەسەر فاکتەرەکانی دواخستن دەکەین کە ئێوە داوای دەکەن بەڵای بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمانمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاگەر قسە لەسەر و هۆکارانە بکەین کە ئیکامیان ئێستا باشترین بژاردە بۆ ئایندەوە بۆ مەسەلەی سەربەخۆی بە بچوونیەوە بۆچی دواخستنی ریفراندۆمە هەم لە بەرژەوەندی ئێستا هەرێمدا بێ و هەم لە بەرژەوەندی پرسی سەربەخۆیش داوێت. بەڵێ بێگومان تووە بێ ریفراندۆم کاتی سەرکەوتوو ئەبێ کە زەمینەسازیی باشی بۆ کرابێ و ئاماژ لەو ریفراندۆمە بەڕاستی سەربەخۆیی بێ. ئەم ریفراندۆمە وەکو بەرپرسان ناوبەناو ئەڵێن کە بۆ سەربەخۆیی نییە بەڵام لە هەمە کاتە زەمینەسازیشی بۆ نەکراوە. زەمینەسازی لە هەم لەسەر زەمینەسازی ناوخۆیی هەم زەمینەسازی لەسەر ئاسی هەرێمی نێودەوڵەتی. لەسەر ئاسی نێودەوڵەتی وڵاتان ناوبەناو پەیامەدەن بە ژێوەی بانگەشەکەرانی ریفراندۆمە کە ئەم ریفراندۆمە دوا بخەن یا پێویستە دوا بخرێ یا وڵاتانی ئیقلیمی هەنێگەڵەن هەڵێ هەنێگەڵەن ئەنجامی ترسناشی لێکەوێتەوە ناوبەناو پەیامی هەڕەشەمێز ئەنێرن. لەسەر ئاسی بەغا بێگومانەوە کە گفتوگۆ و دانووسان تا ئاسای بەجددی نەکرا و هەردوو لا ڕێ نەکەوتون لەسەوی کە برای ریفراندۆم دەن چکە 2000 تۆ لەگەڵ حکومەتی ناوەندیە سەربەخۆیی بەدەستبێنی لە حکومەتی ناوەندی جیابیتەوە کاتە بێ اتفاقەکەی تفاقیش دوولانە بێ ئەگەر پتەوێ ریفراندۆم بێ ریفراندۆمێکی یاساییانە و وەدان پێدانراو بێ
ئەگەر نا تاگلانە بیکەی هیچ تەبعەتی قانونی بەدوای خۆیدا ناهێنێ وەکو ڕفراندۆمی ساڵی 2005 وایە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کردیان بەڕاستی کاتە ئەمە لە دووڕاندۆ ئاساییە لە ڕووی ڕاهەندی نێودەوڵەتیەوە وڵاتان لەگەڵت نەبن ئەمە ئاساییە چکە تۆ وڵاتانی هەرێمی وڵاتانی نێودەوڵەتی ئێمە هەنێکیان بەتایبەتی وڵاتان هەرێم بەنیاری خۆمانیان ئەزانین لەگەڵ ڕفراندۆمان نەبن یاخود بڵین زەمینسازی بۆمان نەکەن ئاسایە بەڵام ئاسایی لەسەر ئاسی ناخۆتۆ بێ زەمینسازی نەکەی ڕقمێکت داناوە تاریخێکت داناوە 25 نۆ ڕفراندۆمەکەی تا ئاسایی هیچ زەمینسازیی بۆ نەکراوە زەمینسازی یاسایی نییە چونکە ڕفراندۆم پرسێکی یاسایی و ڕاندی سیاسی شویە یاسایی لە ڕووی یاسیتاسی یاسایەکرد نییە خۆی مەفروزە پەرلەمان بڕێ لە ڕفراندۆمدا بەڵام پەرلەمانە تۆ نییە و ئەم ڕاپرسیە لە کوێ ئەکرێ ئایا لە ناوچە جێناوەکان چۆن ئەیکەی دووسخورمات و نیوەی حەز شعبی تیا چۆن ڕفراندۆمی تیاکەی کۆڵە ناوچەی جێناوەکە دێت تاسە نەگەڕاوەوە چۆن ڕفراندۆمی تیاکەی ئەوە ئەمڕۆ نزیکەی 20 ڕۆژی ماوە بۆ ڕفراندۆم وەکو کۆمسیۆنیش بەڕاستی هیچ ئامادەکاریی گرنگی ئەو تۆ بەرچاو نابینین کە بۆی کرابێت تا لە 25 ڕاپرسێکی باش و دروست ئەنجام دێت کاتە من لە ڕووی یاساییەوە زەمینەسازی بۆ نەکراوە چۆ پەرلەمانە نییە و یاسای بۆ دەرنەکراوە لە ڕووی سیاسیشەوە بەڕاستی کۆدەنگی سیاسی لەسەر دروست نەکراوە ئەم بڕیارە بڕیارێکی حیزبیە و ئەم بڕیاری ڕفراندۆمە ئێمە لە ڕابردووشە وتومانە کە مۆرکی حیزبی و مۆرکی شخصی پێوە دیارە بۆیە بۆ ئێمە ڕفراندۆمی خەڵکی کوردستان نییە ئەم ڕفراندۆمە ئەگەر سەیری شێوازی بڕاردانەکەی بێ سەری ئەو مەجلیسەوەی کە پراری تێدا درراوە ئەو شوێنەی کە لێی کۆبوونەوە ئەمە بۆمان دەرەخات کە ئەم بڕیارە ئەم بڕای ڕفراندۆمە بڕیارێکی حیزبیە و بڕارێکی شخصیە چۆکە بتێ پرسێکی نیشتیمانی بێ ئەوێ بێ لە دامەزەوان نیشتیمانەکانە بڕایی لێ بدەیت کە پەرلەمانی کوردستانە بەڵام بۆیە ئەمانی بەڕاستی کۆدەنگی سیاسی بۆ نەکراوە بۆیە ئێمە دەڵێن کە ئەم ڕفراندۆمە دوا بخرێ تاکو زمینی سیاسی بۆ بکرێ و کۆدەنگی سیاسی لەسەر دروست بکرێ و باشتر ئامادەکاری بۆ بکرێ پاشان هەنە بۆ نمونە بۆ نەیخێنە پاڵ هەڵبژاردنەکان ینی خێرە بۆچی مانگیەک پێش هەڵبژاردن ڕفراندۆم بکرێ ئەگەر ناخوازرێ بۆ بەرژەوەندی حیزبی بقۆزرێتەوە بۆ پەردەپۆشکردنی شکستەکانی ڕابردووی دەسەڵاتی سیاسی بێ لەم هەرێمەدا ئەگەر مانگێکی فەرقە قەیچێکە با ڕفراندۆم بخێنە پاڵ هەڵبژاردنەکان پێکەوە لە یەک ڕۆژە هەم ڕفراندۆم بکەین هەم هەڵبژاردننی بکەین و هەڵبژاردنەکانی هەڵبژاردنگەشتەکان لە هەرێمی کوردستانە پێکەوە بکەین هەم کات بۆ کۆمیسیۆن نەگەڕێتەوە هەم بەڕاستی داهاتێکی زۆریش بۆ هەرێمی کوردستان نەگەڕێتەوە ئێمە لەم کاتە حکومەت دەڵێ قەیرانمێ ئەی قەیرانە دێت چۆن دوو پرۆسەی هەڵبژاردن لە دوو کاتی جیاوازەکەی بۆ ناکەی بێک پرۆسە هەم لە ڕووی کاتەوە کاتێک بۆ گەڕێتەوە هەمیش لە ڕووی تێچووی خەرجی هەڵبژاردنەکانەوە خەرجێکی باش بۆ حکومەت هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە کاتە ئەمە وامان بۆگە کە ئێمە بڵێن کام ڕفراندۆمە پەلەپەلێکی زۆری پێوە دیارە و زەمینەسازی بۆ نەکراوە کۆدەنگی سیاسی و نیشتیمانی لەسەر نییە بۆیە ئێمە لە پێناو ڕفراندۆمێکی سەرکەوتووە ڕفراندۆمێکە کۆدەنگی سیاسی و پاڵپشی یاسایی هەبێ داواکەن ئەم ڕفراندۆمە دوا بخرێ هاوکات داواژەکەین کە پاشەکەوتی موچە هەڵبژیرێ تاوەکو خەڵکیش زیاتر تەشجیع کە بێ بۆم ڕفراندۆمە تۆ موچەی خەڵکی بڕیەوە قوتی خەڵکی بۆ ڕوع موچە و نیوچە کەم کردێتەوە چۆن داوا لە خەڵکی کوردستانەکەی بە چ ڕۆحیەتێکەوە بە چ بارێکی دەرونیە بێتە سەستنەوەکانی دەنگدان دەنگ بۆ ڕفراندۆمدا کاتە هەموو ئەمانە لە پێنا ئەوەیە کە زەمینەسازی باش بکرێ بە کۆدەنگی سیاسی نیشتیمانی بۆ ڕفراندۆم بکرێ بۆیە داواکەین ڕفراندۆم دوا بخرێ تاکە ڕفراندۆمێکی سەرکەوتی بێت وە ببێتە بڕیاری کۆدەنگی سیاسی و بڕاری نیشتیمانی و لە پەرلەمانی کوردستانە یاسای بۆ دەبکرێت زۆر باش بڕایی لێ بدرێت ڕەنگی خەڵک بڵێمەوە هەڵوێستی کۆمەڵ و گۆڕان هەڵوێستێکی ڕوون نییە بۆ نمونە ئایا لەگەڵ بەرەی بەڵێدان یاخود نەخێر یاخود ئێستا هەڵوێستیان چییە مەسەر لەم بارودۆخ بەڵێ ئێمە بەڕاستی نەگەیشتنێتە مەرحەلەی بەڵێ و نەخێر ئەوە هەڵەگرین بۆ کاتی خۆی بۆ ساتی خۆی بەڵام ئێمە مەبدەئیەن ئەڵێین ئەم ڕفراندۆمە لە 25 نۆ ئەبێ دوا بخرێت ئەبێ ڕفراندۆم تەوان ئەمڕۆ لە بەلاغی کۆبوونەوەی هاوبەشی کۆمۆلیستیان 29 گۆڕانە بە نەسی سەرێ هاتووە کە ڕفراندۆم دوا بخرێت و ڕفراندۆم لە پەرلەمانی کوردستانەوە بڕیاری بۆ دەربکرێت و یاسای بۆ دەربکرێت و بە یاسایەک پەرلەمانی کوردستان بڕیاریدا یاسای دەرکرد ڕفراندۆم کەی و لە چ سات و لە چ ساتە وەختێکا بکرێت ئەو کاتە کاتی ئاسایی و کاتی یاسایی ڕفراندۆمە بۆیە 25 نۆ ئێمە پێوان وایە
کە کاتی ڕفراندۆم نییە کرا خەڵک ڕەنگە بپرسیگە ڕفراندۆمەکە کرا هەڵوێستیەوە بەڵێ خۆی زانانی چۆنەکە حەجم ئەگەر دیقەت بێ ئێستا ئەوانە کە بانگەشی ڕفراندۆمەکەن جۆری دوودڵیان خۆیان جۆرە دوودڵن لەوەی کە ڕفراندۆم ئەکرێ یاخود ناکرێت زاڵمای خەلیزات پێرە ڕایگەیان کە کاک مەسعود بە دوای هۆکارێکا گەڕێ بۆی کە ڕفراندۆم دوا بخە ئێستا وەفدێک هاتووە ناوبژیوانی نێوان هەرێم و بەغاکە بۆی کە ڕفراندۆم دوا بخێت لەم لاوە بۆ منە لە ماوەی ڕابردووە کەساریی سیاسی دەیو کە لە بەرامبەر 12 میلیارد دلارە ئێمە ئامادەین یاخود ڕفراندۆم دواخین کەواتە ئەو لایەنانەشی کە ئێستا کە داوای ڕفراندۆمەکەن هێشتا دڵنیانین کە لەوەی ڕفراندۆم لە 25 نوێ ئەکرێ نەخود ناکرێت بەڵکو ئێمە پێم وایە بەم بارودۆخە ناهەموارە بەم بێزەمینەیە ڕفراندۆم ناکرێت و ڕفراندۆمی سەرکەوتوو جێبەجێ ناکرێت و هێشتا ینی ئەگەر هەیە کە ڕفراندۆم لە 25 نوێ نەکرێت بۆ هێشتا کاتزووە کە بڕێن لە دەنگ بدەین سوپاس دەکەم کاک چالاگەی بگەڕێمەوە لای بەڕێزیشت پێ دوایە ئێستا کاتزووە کە بۆ نمونە باس لە بەڵێ و نەخێر بکرێەوە لەو بارەوە قسە بکریا خودەوەیەکەوە بەرچاوتان ڕوونە کە ئەم پرۆسێ بەم کرد و کاڵێ لە 25 نۆ بەڕێوە ناچێت بەڵ کاک چالاک پرسیاریەوەمە بوو کە ئێوە سەبارەت بە مەسەلەی نزیکبوونەوەی وادەی 25 نۆ ئاپێتان وایە کە ڕیفراندۆمەکە لە 25 نۆ ناکرێت بۆیە تاکو ئێستا قسەتان لەسەر مەسەلەی بەڵێ و نەخێری ئەم پرۆسەیە نەکردووە؟ ببوورە تۆزێک دەنگەکە قەتوبڕی تێدا بوو بە تاوی جەمدا بەڕێزت نەبوو بەڵام ئەوەندەی کە تێگەیشتم ئەوە بوو ئەگەر دەتوانین پرسیارەکان بە کورتی بکەیت بۆی منیش بەرچاوڕوونی باشترم هەبێ فەرموو. بەڵێ پرسیارەکەم ئەگەر هاوکارانیشمانم دەنگت چاک بکەن پرسیارەکەم ئەوە بوو کە سەبارەت بە مەسەلەی نزیکبوونەوەی وادەی ڕیفراندۆمایە پێتان وایە کە ڕیفراندۆمەکە لە 25 نۆ ناکرێت بۆیە تاکو ئێستا قسەتان لەسەر مەسەلەی بەڵێ و نەخێر نەکردووە؟ دووبارە سەڕین تێدا بوو ئەوەندەی کە تێگەیشتم لە پرسیارەکەت ئەوە بوو کە ئایا بۆچی تاوەکو ئێستا بڵین گۆڕان و کۆمەڵ بە بەڵێ و نەخێر بڕیاری خۆیان نەداوە یاخود لەو کۆبنەوەیدا بڕیاری ئەویان نەداوە کە بە بەڵێ یاخود بە نەخێر لەگەڵ ئەو ڕفراندۆمە بمێنن یاخود بەردەوام بن یاخود مووقیفیان بەرامبەر ئەو ڕیفراندۆمە ئەوە بێ من نازانم ئەوڕۆ بە دەقیقی لە کۆبنەوەکەدا چی گوزەراوە ئەو شتانە بەڵام ئەوەندەی کە تێگەیشتوم ئەوە بووە کە داوا کراوە ئەو ڕیفراندۆمە دوا بخرێ هۆکارەکانی باس کراوە زیاتر لە 20 هۆکار هەیە زیاتر لە 20 نا هەیە ئێمە دەتوانین بیژمێرین بۆ ئەوەی ئەو ڕیفراندۆمە دوا بخرێ کە دەڵێن ڕیفراندۆمەکە شەرعی نییە کە دەڵێن ڕیفراندۆمەکە کاتی نییە کە دەڵێن پایەگانی ڕیفراندۆمەکە ئامادە نین کە دەڵێن خەڵک ئامادە نییە کە دەڵێن کۆدەنجی نیشتیمانی لەسەر نیە ئەوان کە هەمووی نییەیە بەڵام ئێمە نەمانگوتووە نەخێر بۆ ڕیفراندۆم ئێمە ناڵێن نەخێر بۆ ڕیفراندۆم شتێکی وەسیلەیەکە بۆ ڕاپرسی لە خەڵک وەسیلەیەکە بۆ ئامانجێکی پیرۆز و گەورە کە دەوڵەتی کوردیە ئێمە قەت ناڵێن نا بۆ ڕیفراندۆم بەڵام دەڵێن ئەو ڕیفراندۆمە باش نییە ئەو ڕیفراندۆمە کاتەکەی باش نییە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئاوا لە مەسەلەکە گەیشتون ئاواش بۆ دەنگدەران و هەواداران و ئەندامەکانی خۆمان ئاوا ڕوونی دەکەینەوە کە ئێمە ناڵێن تۆ بڕۆ بە ئایان بەنا دەنگ بدە بۆ ڕیفراندۆم ئێمە تاچی خۆمان ئازاد کردووە هەوادار و دەنگدەری خۆمان ئازاد کردووە کە بە ئارەزووی خۆی بە قەناعەتی خۆی بچێت دەنگ بدا بەڵام بۆی ڕوون دەکەینەوە کە ئەو ڕیفراندۆمێکی باش نییە لەوانەیە بە خراپەش بۆ کورد بگەڕێتەوە لەبەر ئەوە دەڵێن نابوو ئەو ڕیفراندۆمەی ئێستا بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئایا بۆ پێشاتانی کە بەڕێوەن لە هەرێمی کوردستان کە چاوەڕێ دەکرێت بۆ نمونە کاردانەوەی عێراق و وڵاتانی دراوسێ بە بۆ چوونیەوە هەرێم هیچ ئامادەکارێکی کردووە ئەگەر ڕیفراندۆمەکە بکرێت
بەداخەوە ئەو مەسلەی ڕفراندۆم هەنگاوێکی گەورەیە بۆ لە ڕێی دەوڵەتی سربەخۆی کوردی بەداخەوە هەتاوەکو ئێستا ئەو لایەنەی کە بڕیاری ئەو ڕفراندۆمە نایاساییەی داوە ئەو بڕیاری ئەو ڕفراندۆمە حیزبی و بنەماڵەیی و تاکە کەسەی داوە هیچ حسابێکی نەکردووە بۆ ئەو پێشهاتانەی کە دێنە پێش کورد لەو ناوچەیەدا ئێمە دەبێ حسابات لەگەڵ عێراق و لەگەڵ هێزەکانی عراقی بکەین ئەوە ئەگەر تەنها باسی مەسلەی سەربازی بکەین ئێمە دەبێ حساب بۆ تورکیا بکەین ئێمە دەبێ حساب بۆ ئێرانیش بکەین خۆ لە مەسلەی ئابووری تۆ وەرە میلەتێکی برسیت هەیە میلەتێکی بێپارە و پوڵت هەیە ئەگە بەیانی دەرگات لەسەر داخرات چ دەکەی یعنی لە هەموو لایەنەکانەوە ئەو ڕفراندۆمە سەرکەوتوو نابێ عواقبی خراپی دەبێ پێم وایە مەسئولانە بیر لەو ڕفراندۆمە نەکراوەتەوە دڵسۆزانە بیر لەو ڕفراندۆمە نەکراوەتەوە ئەوانەی ئەو ڕفراندۆمەیان ئیعلان کردووە و کاتەکەیان دیاری کردووە و ڕۆژەکەیان بۆ دیاری کردووە و داوا لە خەڵکیش دەکەن دەنجیان بۆ بدا من گومانێکی گەورەم هەیە کە ئەو ڕفراندۆمە سەرکەوتوو بێ بە دەلیلی ئەوەی 26 ساڵە ئەوانە ئەو وڵاتە بەڕێوە دەبن ئەو وڵاتیان بەرەو کاولکاری بردووە بەرەو برسێتی بردووە بەرەو نەهامەتی بردووە بەرەو چارەنووسی نادیار بردووە کەواتە لە ژێردەستی ئەوانەی ئەو وڵاتیان بەو ڕۆژە ڕەشە گەیاندووە ڕفراندۆم سەرکەوتوو نابێ من پێم باش نییە ئەو ڕفراندۆمە لەو کاتەدا بکرێ ئەوانە بەرپرس نین ئەوانە خەڵکی دڵسۆزی ئەو وڵاتە نین ئەوانە مافیا و دزن ڕفراندۆم و سربەخۆیی بە مافیا و دز ناکرێ بەداخەوە بەڵێ زۆر باشە بەس پێ دوای و پێشاتە چین بۆنەوە پێشاتە گەر مەترسیان هەبێ ئامادەکاریان بۆ نەکرابێ لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئەگەر لە 25 نۆ ڕیفراندۆمەکان جام درێت بۆ مەسلەی خۆ ئامادەکردن یاخود ئەو پێشهاتانێک کە دێنە پێش لە پاش ڕفراندۆم من پێم وایە دەبایە یەک ریزی نیشتیمانی هەبێ لە وڵاتەکەدا یەک ریزی سیاسی هەبێ هاو هەڵوێستی سیاسی لە نێوان هێزەکاندا هەبێ بۆ ئەوی تاچی کورد بە خۆشی و بە جیرفانێکی پڕ و بە قەناعەتێکی زۆرەوە جل و بەرجی ئاڵاواڵای کوردی لەبەر بکە بۆ بچێ بۆ ڕێفراندۆم و دەنگ بدا بە بەڵێ بۆ ڕێفراندۆم ئەوە لە ناو خۆدا ئەو مەرجانە فراهەم نەکراوە بۆیە تاچی کورد وەکو میوانە بەڕێزەکەشتان باسی کرد ناتوانێت بەشی بەتاڵ و بە قەناعەتێکی گوماناویەوە بچێتە سەر سندوق و دەنگ بۆ بەڵێ بدا سەبارەت بە پێشهاتە ناوچەیەکان ئەوە ئێرانە ئەوە عێراقە ئەوە تورکیایە کە بە هەموو شێوەیەک هەڕەشە دەکەن ئەوە تورکیایە خۆ هەمومان لە بیرمانە تورکەکان دەڵێن ئەگەر دەوڵەتی کوردی لە باشووری ئەفریقاژی ئەعلان بکرێ ئێمە لە دژی ڕادەوەستینەوە 18 بنکەی تورکی هەیە لە وڵاتە ئەو وڵاتی ئێمە داگیر کراوە لەلایەن هێزی تورکی لەلایەن میتی تورکیەوە بەیانی ڕێفراندۆم بکرێ بێگومان ئەوانە هەڵوێستیان دەبێ بێگومان بێدەنگ دانانیشن سنوورێکمان هەیە شادەماری بازرگانیە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیادا ئەوان دەتوانن بیبڕن بە هەمان شێوە ئێرانیەکانیش و لە بەغداش هەموو سێ ببوورە هەموو سیاست مەدارەکانی بەغدا هەموو حزب سیاسیەکان لەگەڵ ئەوەدان ئەو ڕێفراندۆمە دووە بخرێ من بە قەناعەتی شەخصی خۆم باشترین شت ئەوەیە ئێستا بگەڕێنەوە بەغدا هیچ شەرمی پێ ناوێ بگەڕێنەوە بەغدا هەتا ئێستا بە فەرمی وڵاتی خۆمانە بڕۆن لەگەڵ ئەوان تەفاهم بکەن بڕۆن لەگەڵ ئەوان پێگوەرن اینجا پایەکانی ڕفراندۆم بەهێز بکەن کاری بۆ بکەن بێ ئەوەی بانگەشەی بۆ بکەن بێ ئەو مزایدەی پێ بکەن کاری بۆ بکەن کەی کاتی هات ئەو دەمەی ئەعلانیکەن بەڵێ سپاس دەکەم ئەگەر دەرفەتە بوو دەگەڕم بۆ لاتەن دواتر مامۆستا سەبارەت بە مەسلەی پێشهاتەکان و پێشهاتانەی کە دێنە پێش ئێوە پێتان وە هیچ خوامەدەکردنێک نیە لە ڕووی ئابووری لە ڕووی ئەسکەری لە ڕووی سیاسی بۆیە داوای دواخستنی پرسە دەکەن بۆ کاتێکی تر بەڵێ ئێمە لەگەڵ قەناعەتمانە کە هیچ زمینە سازیشی ناوخۆی بۆ نەکراوە لە ڕووی یاسایە باسمان کرد لە ڕووی سیاسیەوە باسمان کرد لە ڕووی ئابووریەوە بە هەمان شێوە نییە لە ڕووی سەربازیشەوە نییە تۆ دیقەت بەیانی خەڵکی لەمی کوردستان ترسێکی لێنیش چووە لە ماوەی ڕابردووە کەوتبوونە کۆکردنەوەی زەخیرە و کڕینی گەنم بە پرسانی ئەم وڵاتە لەبری
مژدە بە خەڵک بدەن بڵێن ئەگەر وڵاتانی هەرێمی سنووریان نێداخستین ئێمە ئەوەنە خۆراکی خەزنکراومان هەیە ئەوەنە ژێرخانی ئابووریمان بەهێزە ئەوەنە ملیار دلارمان هەیە ئەوەنە چی ئەوەنە چیمان هەیە لە مقابل ئاڵەن چی ئەڵە بڕوا ناکەین وڵاتان سنوور دابخەن ئەخەمە بەڕاستی ئەمە پاساو نییە ئەمە هیچ ئەم قسەیە هیچ زمینە سادێکی لە پشتەوە نیە هیچ ئامادەکاریی لە پشتەوە نییە قەناعەتن نییە ئەگەر دایان خست ئەو میلەتە چی لەکەی یاخود ئەمە مجازفەکردنە بە ژیانی خەڵکەوە لە لایەکەوە وڵاتان هەڕەشە ئەکەن ئەمان دەڵێن ئێمە تەحملی مەسئولیت دەکەین ئەخە تەحملی مەسئولیت چییە تۆ کە میلەتێک لە ڕابردووە چەند جار تووشی ناتوان تەحملی سەر تێ بکەن کامێ ئێمە لە ڕابردووە چەند جار دیمانە ئەم میلەتە ڕوبەڕووی نەهامەتی بۆ تۆ ڕوبەڕووی کارەساتی گەورە بۆ تۆ کامە بۆ وانە کە تەحملی مەسئولیتیان کردووە جگەلەوەی کە خەڵک قوربانی داوە خەڵک بەبێ جیاوازی بۆتە قوربانی داوە بۆیە خەڵک لەم سۆنگەیەوە ترسیە چکۆ لە ڕابردووە قوربانی داوە ڕسکی پێوە کراوە و کارەساتی گەوری بەسەر هاتووە لەسەر ئاسی عراقیش ئێمە بینی ڕۆژانە بۆ منە بەرپرسانی حەج شعبی هەڕەشە ئەکەن بۆ منە یەکی لە ئەگەرەکان بە دوور نازانێ ڕوبەڕووی مەترسی حەج شعبی بیتەوە جارێککە ڕوبەڕووی مەترسی بۆ منە هێزی تری دروستکراوە بیتەوە بە جۆرە لە جۆرەکان ئایا چه زمینە سازی کراوە چی ئامادەکراوە بۆی کە هەرێمی کوردستان لەو مەترسیە بپارێزی بێگومان ئێمە ئامادەکاریی ئۆتۆ نبینی زۆر وەکت ماوەسکەوات ئەم ڕیفراندۆم بشکرێ سەرکەوتو نابێ و ئەگەریش هەیە نەشکرێ ئەم ڕیفراندۆمە ئەگەری هەیە نەکرێت و ئەگەر بشکرێ سەرکەوتو نابێ بۆ خوانەڵانگەی بیشکن بۆ سربەخۆیی نییە بەڵام مجرد ئەوەیە کە ئەنەوێ بۆ نمونە شکستێکی ڕابردووی پێ داپۆشن و جارێکە بۆ نمونە بیکەن بە دەستکەوتێکی مێژووی بۆ خۆیان و ئەگەریش بە دوور نازانرێت لە حاڵەتی خوانەخواستە حالت نەخوازەوە بێتە ئەراو و جارێکی خەڵکی کوردستان بۆ نمونە باجی ئەو هەڵوێستە یاخود ئەو بڕیارە دراسن نەکراوەی دەسەڵاتدارانی سیاسی هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان بدات. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە لە سۆی سەرەکی لەگەڵمان بووێرا زۆر سوپاس بۆ بەڕێز چالاک مهندس ئەندامی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆی بینێدانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامێکی تر بخواتانەوە.